نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمانە بەڕێزەکان، خوشک و برا بەڕێزەکانم، داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی شیفای نەخۆشەکانمان بدە، بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردین. یا ڕەبی خوایە شیفایان بدەی، یا ڕەبی خوایە باریان لەسەر سووک بکەی، خوایە ئەوەی لە ئەم مزگەوتە و نەخۆشە خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمی پێ بکەی. برای ئازیزەکانم، نوێژ هەروەها ڕۆژوو، هەروەها زەکات، تەنانەت حەجیش فەرز و سونەتی هەیە. فەرزەکانی ئەوەیە کە پێویستە ئینسان جێبەجێی بکا و فەرزی خوای پەروەردگارە، و ئەگەر جێبەجێی نەکا وەکو خۆی بەو شێوەی کە خوای تەعالا داوای کردووە و ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ڕێنەمایی داوە لەسەری، ئەگەر بەو شێوازە جێبەجێ نەکرێ گوناحباری، تاوانباری، شایستەی ئەوەی کە خوای تەعالا عقوبەت بدە، سزات بدە. جا لە نوێژەکانە بەڕێزان، ئێمە 5 فەرز نوێژمان هەیە: نوێژی بەیانی، نوێژی نیمەڕۆ، نوێژی عەسر، نوێژی مەغریب، نوێژی عیشا، و هەروەها لە ڕۆژی جمعەیە نوێژی جمعە لە جیاتی نوێژی نیمەڕۆ ئەنجامەدرێ، یعنی لە شوێنەکەی ئەوە، لە جێگای ئەوە. ئەمانە فەرزن خۆشەویستەکانم، بەو شێوازەی کە ڕەسوڵ الله کردوویەتی صلی الله عليه وسلم ڕکاتەکانی بۆمان دیاری کردووە، کە نوێژی بەیانی 2 ڕکاتە، نوێژی نیوەڕۆ 4، نوێژی عەسر 4، نوێژی مەغریب 3، نوێژی عیشا 4، و نوێژی جمعەیش 2 ڕکاتە. بەو شێوازە بۆمان دیاری کراوە، پێویستە ئەدای بکەین، کەم تەرخەمیتیان نەکەین. هەر کەسێک کەم تەرخەمیتیان بکە، خوا پەنا بدە، حاڵی زۆر خراپە بێ. هەر کەسێکیش نەیکا، ئەوە ئیتر لە بەینی کوفر و فیسقایە. کۆمەڵێک لە زانایان ئەڵێن هەر کەسێ نوێژە فەرزەکان ئەدا نەکا کافرە و لە ئیسلام دەرئەچێ. هەنێکیش ئەڵێن تاوانێکی زۆر زۆر گەورەیە و هەر کەسێکیش ئەدای نەکا، حاکم و قازی لە کاتی خۆیان بانگەکەن و 3 ڕۆژ مەجاڵ دەن و تەوبەیە دەن و ئەگەر نەیکا ئەکوژرێت. بۆیە مەسائلی فەرزەکان زۆر زۆر گرنگە و ئیسلام زۆر زۆر گرنگی پێداوە. جگە لەو فەرزانە خوای تەعالا هەندێ نوێژی داناوە پێ ئەوترێ سونەت، بەکردنی ئینسان ئەجر و پاداشتێکی زۆر زۆر گەورەی دەسەکەوێ. جگە لە فەرزەکان ئەوەی تر کە ئەکرێ هەمووی پێ ئەوترێ سونەت. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ: یەکەم شتێک ئەوەل ما يحاسب به العبد يوم القيامة من عمله الصلاة. یەکەم شتێک کە ئینسان محاسبەی لەسەر ئەکرێ لە ڕۆژی قیامەتە لە کردارەکانی نوێژە. یەکەم شت لە مافی خوا کە محاسبەت لەسەر ئەکرێ نوێژە. یەکەم شت لە مافی خەڵکی کە محاسبەت لەسەر ئەکرێ، خوا پەنامان بدا، کوشتنە. بەس یەکەم شت لە مافەکانی خوا کە محاسبەت لەسەر یەکرێ نوێژەکانە. ئەگەر بە جوانی کردبێتت فەرزەکانی، ئەوە پێغەمبەری خوا ئەفەرمێ: فقد أفلح ونجح. ئەوە سەرفراز بوو، سەرکەوتوو بوو، ئەوە ناجح بوونی تەواوە. بەڕاستی لە ڕۆژی قیامەتە شەهادەی دەرچوونت پێ بدرێ لە نوێژ، ئەوە گەورەترین شەهادەیە بەڕاستی. بەڵام خوا پەنامان بدا، وئین فەسەدەت، ئەگەر کەسێک نەیکردبێ یا بە جوانی ئەدای نەکردبێ، فقد خاب وخسر. پێغەمبەری خوا ئەفەرمێ بەڕاستی ئەوە دۆڕانێکی گەورە دۆڕا، ڕووی ڕۆشە بێ لە ڕۆژی قیامەتە.
ئەی ئەو کەسانەی کەوا کردویانە بەڵام کەمە کورتی لە نوێژەکانیانە دروست ئەبێ جارجار کردوێتی نەیزانیە دەستنوێژی نەبووە وای زانێ دەستنوێژی هەیە جارجار بەهۆی هەندێک زروفەوە لە ڕکوع سجودەکانە هەڵەی کردووە نوقسانی کەوتۆتە ناو نوێژەکەی نوێژە فەرزەکانی ئەوانە چۆنە بێ پێغەمبەری خوا ئەفەرمێ خوای تعالی فەرمانەکە ئەفەرمێ انظروا هل لعبدي من تطوع بڕۆن تەماشاکەن بزانم عەبدەکەم نوێژی سونەتی کردووە ئەگەر سنەتی کردبێ پێغەمبەری خوا ئەفەرمێ فيكمل بها ما انتقص من الفريضة ئەوە لەو نوێژە سونەتانە فەرزەکانی بۆ پڕەکرێتەوە هەرچی کەم و کورتیەکەت هەبێ لە نوێژە فەرزەکان لە سونەتەکان ئەخەنە جێگەی بۆیە نوێژی سونەت زۆر زۆر گرنگە بەڕێزان هەروەها لە حەدیث هاتووە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم حەدیثەکە قودسیە ئەفەرمێ خوای پەروەردگار فەرموویەتی حەدیثی قودسی ئەوەیە پێغەمبەر بفەرمێ خوا فەرموویەتی ئەفەرمێ وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضت عليه ئەفەرمێ هیچ شتێک ئەوە لام خۆشەویست نییە کە عەبدەکەم کردبێتی هیچ شتێ ئەوەنەی فەرزەکان لام خۆشەویست نییە یعنی ئەگەر کەسێک نوێژە فەرزەکانی ڕۆژووی فەرزی زەکاتی فەرزی حەجی فەرزی ئەدا کردبێ هیچ شتێ ئەوەنەی ئەوە لای خوا خۆشەویست نییە ئەمجا پێغەمبەری خوا ئەفەرمێ خوای تعالی ئەفەرمێ وما يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه بەردەوام لە دوای فەرزەکان عەبدەکانم بە نوێژە سونەتەکان لە من نزیک ئەبنەوە خۆیان نزیک ئەکەنەوە زیاتر و زیاتر خۆیان نزیک ئەکەنەوە حتا وایان پێتێ لە لای من خۆشەویست ئەبن حتا لای من خۆشەویست ئەبن جا ئەگەر فإذا أحببته ئەگەر یەکێکم خۆش بێ خوای تعالی ئەفەرمێ كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به ويده التي يبطش بها ورجله التي يمشي بها خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کە خوای تعالی خۆشیانی بێ ئەو کاتە خوای تعالی وایان پێ ئەکا هەر شتێ ببینن بەخواوە ببینن یعنی خوای تعالی خۆی یارمەتیانەدا کەوا دوور بگرن لە حرام هەر کاتێ ببینن بەخوای پەروەردگارەوە ببینن هەر کاتێ ببیسن خوای تعالی ئەفەرمێ من ئەبمە ئەو گوێی کە پێ ئەبیسێ مەبەست ئەوەیە کەوا ئەو کەسە هەر شتێ ببیسێ ئیلا خوا یارمەتیەدا و شتی حەڵاڵ ببیسێ و ئەو دەستانەشی ئیتر دەستی پیرۆز ئەبێ و خوای پەروەردگار خۆی یارمەتی ئەدا کە شتی حەڵاڵ بکە و هەروەها پێکانیشی بۆ شوێنی حەڵاڵ و شتی چاک بڕوا ئەمجا ئەفەرمێ و ئەگەر عەبدەکەم وإن سألني لأعطينه أو كاتا أجر من كسيكم خوش به هر داوايكم ليبكا من بوي جبجي أكم بيي أدم داواي حرشتكم ليبكا بيي أدم ولئن استعاذني لأعيذنه وفنام بيي بقري لحرشتك فناي أدم چند گرنگا برزان چند گرنگا أجر بيتو تو جيجا لفرزكان سنتكان جبجي بكي لحديثها هاتوا في غمري خوش اسمان صلى الله عليه وسلم زانم چیم بەم سەحابەیە ئەفەرمێ گوێ بگرن خۆشەویستەکانم میعدانی کوڕی ئەبی طەلحە ئەفەرمێ گەیشتم بە ثەوبان سەحابەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم مەولای پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم وتم ئەی پێغەمبەری خوا شتێکم پێ بڵێ کە لای خوا خۆشەویستم کا بمخاتە بەهەشتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێدەنگ بوو وتم لەوانەی نەیبیست بێ دووبارەم کردەوە وتم ئەی پێغەمبەری خوا شتێکم پێ بڵێ بمخاتە بەهەشتەوە لای خوا خۆشەویستم کا ئەفەرمێ هەر هیچی نەوت ئەفەرمێ سێبارە پێم وتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی عليك بكثرة السجود لله فإنك لا تسجد لله سجدة إلا رفعك الله بها درجة وحط عنك بها خطيئة فەرمووی زۆر سوجدە ببە بۆ خوای پەروەردگار هەر سوجدەیە کە ئەیبەی بۆ خوای پەروەردگار ئیلا دەرەجەیەک بەرز دەکاتەوە و تاوانێکت لەسەر لا ئەبا زانایان ئەفەرمن ئەمە بەچی ئەدا ئەکرێ بە نوێژی سونەت ئینسان ئەگەر سونەت زۆر بکە زۆر سوجدە بۆ خوای پەروەردگار ئەبا سەحابەیەکی تر ئەفەرمێ ڕەبیعەی کوڕی کەعبی ئەسلەمی ئەفەرمێ لە لای پێغەمبەرە ئەمامەوە شەوان خزمەت مەکرد ئەگەر پێغەمبەری خوا دەربچوایەتە دەرەوە پێویستی بە شتێک وایە منیش بۆیم ئەنجامەدا ئەفەرمێ
ڕۆژێکیان پێغەمبەری خوا بینی من زۆر خزمەت یەکەم زۆر هەم بە دەم و دەستی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم وتی ڕەبیعە داوای شتێکم لێ بکە با بۆتی بکەم ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا تەوەقعی کردووە کە ئەم داوای شتێک دنیایی ئەکا بۆ نمونە ئەڵێ جلوبەرگێکم بۆ بکە بۆ نمونە یعنی داوای شتێکی ئاوا ئەکا ئەڵێ منیش وتم ئەی پێغەمبەری خوا داوا ئەکەم ببم بە هاوڕێت لە بەهەشتە سبحان الله سير أصحابي في غمر كان صلى الله عليه وسلم سير أصحابي في غمر كانوا سيري خلقي لا يخش مان كان سير كان مزام خلقي لا يخو مان شونن يسبير كان يعني اود دعوايا كان هبي في غمر إخوة بنبينن بفرمي دعوام لي بكتشيت أبي والله براين الزوري لي خلق دعواي شتي دنيايا كان زوري لي خلق دعواي شتي دنيايا كان وانا زان أو بياوا دولة من أو بياوا أهل الصفا بوا أهل الصفا كما الله صحابيك بون لنا وبرهيواني بيغمري خوايا مزقوتك بيغمري خوايا صلى الله عليه وسلم أمانة كما الله صحابيك لنا وبرهيوانك مزقوتي بيغمري أمانة رشورود تنهام بس يعني أوبو كعلمك لبيغمر وربقرن صلى الله عليه وسلم وكو فقيه إسا هل بيغمري خوايا ما ضرت شوي أوان نزيك أبونا وبزانم بيغمر شي أفرمي شي أكا تاوكو أواني شوالي بقرنوا بيقين بالمسلمان هلا ودوا يعني أو صحابي هيك نبو بلام كاتب بيغمر أفرميت شيت أمي أو الله أي بيغمر إخوة أسأل مرافقتك في الجنة أما بي هاو ريتم لبهجته بيغمر إخوة صلى الله عليه وسلم فرموي ربيعة أو غير ذلك شتي في تبلين ألي مني شوتم هو ذا فرموي أي بيغمر إخوة تو فرموت شيت أمي دي بأخوة من هالأوامر أفرمي كي وتم فأعني على نفسك بكثرة السجود دي كوابو ما دام هر أوت أبي توش هاوكارم با يعني هاوكاري خود بك لقل دعاكي منا لقل دعواكي منا توش هاوكاري بك بچي بوي زور سجده بري او كساني زور سجده ابن هاوري پیغمبر صلى الله عليه وسلم هاوري پیغمبر كانن صلوات اخوان لسر بلا بهشتن بوي زور سجده با يعني نيجي سنه زور بك نيجي سنه كان خوش يسكن ابن بدو بشوا بشي كان بس راونة نيوجا فرزكانوا أم خصانا لبركن نيوجا سنة كان دو جورن جوري كان بس راونة فرزكانوا جوري كان جيان لفرزكان أواني بس راونة فرزكانوا من أوتان بو عرزكم أمرو بس أوانا أكيد أواني تر لكاتي ترى باسكين هر جاري ويكي كان باسكين بس أواني بس راونة فرزكانوا هني كان مؤكدا يعني جختي لسر كراوة تأكيدي لسر كراوة پیغمبری خوا صلى الله عليه وسلم زور بيجار كردويتي إسا جاري واهي ما موسايك يعني كسيك ألينا مثلا سنتي برلن يجيب يعني سنتك مؤكدة يعني مقصد أويك پیغمبر تركي نكردوه زور بيجار كردويتي بس كاتي ألينا سنتك غير مؤكدة يعني پیغمبری خوا صلى الله عليه وسلم جار كردويتي أما بضرورة بيزانا باسي أو نيجانا كان كبسراونة فرزكانوا پیغمبری خوا صلى الله عليه وسلم لچن حديث يكا بومان رون أكاتوا يك لوانا حبيبة أفرمي خيزانكي پیغمبری خوا صلى الله عليه وسلم أفرمي من صلى في يوم وليلة 12 ركعة تطوعا طبعا غير فريضة بنى الله له بيتا في الجنة هركسي دوان زركات نيوش بكا لشو روجكا جيجا لفرزكان قايت على مالك لبهشت أبو دروسك لا رواياتي ترى دايك من عايشة قايل الرازي بي أيش خانوا وادي في غمرة صلى الله عليه وسلم أو رون يكاتو دوان زركاتك تشين أم دوان زركات الزانايان ألين أما سنتي مؤكدا في غمرة تركي نكردوا حتى بوتان أكريت تركي مكان أفرمي شوار ركات بيشين يجيني مرة شوار ركات بيشين يجيني مرة وإيسا شتيكيش لسري هي عزتان يكم تيبينيكي جرنج لسر أو شوار ركاتي بيشين يجيني مرة آقاتان ليبيا تيبينيكي جرنجا شوار ركات بيشين يجيني مرة أو شوار دو لدوين يجيني مرة أو الشش عصر مؤكدينية غير مؤكدي هي دو ركات لدوين يجي مغرب أمش مؤكدية أو كردي هشت دو ركات لدوين يجي عشاء أو كردي دا دو ركاتش لدوين يجي عشاء أو كردي دا دو ركاتي ترمان ماوە زۆر گرنگە لەکوێیە لە پێشی نوێژی بەیانی ئەم دوانزە ڕکاتە هەرگیز لە دەستی خۆتانی مەدەن و بە جوانی بیکەن
زۆرێک لە سەحابەت تەکیدی لەسەرەکە لە حەدیثەکەی حەبیبە و دایکە عایشەمانە باسی ئەم 12 ڕکاتە کراوە بەڵام لە حەدیثەکەی ئیبن عومەرە ئەفەرمێت یعنی مەقسەدی 2 ڕکات نوێژی پێشی نوێژی نیوەڕۆیە بەڵام خۆی لە ڕاستیە بە هەردوو حەدیثەکە ئەوە دەرەکەوێت کە پێشی نوێژی نیمەڕۆ 4 مؤکدە. بەڵێ دەربارەی 2 ڕکاتە زۆر گرنگەکەی پێشی نوێژی بەیانی پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ركعة الفجر خير من الدنيا وما فيها 2 ڕکاتی نوێژی بەیانی هەیە پێشی بەیانی ئەفەرمێ لە هەموو ئەم دنیایە و چی ها لە ناویە خێرترە والله لە هەموو ئەم دنیایە و چی ها لە ناوێ خێرترە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەفەریشا تەرکی نەکردووە چووە بۆ سەفەر 2 ڕکاتی سنەتی بەر لە نوێژی بەیانی هەر کردووە تەرکی نەکردووە لەبەر گرنگی ولا حديث شهاتوه في غمر أفرمي صلى الله عليه وسلم هر كسي 4 ركعتي بيشي نوێژی نیوەڕۆ بکا و 4 لدواي بكا أفرمي حرم الله لحمه على النار أفرمي خوای تعالى لآقري جهنم أي باريزي يعني جياني أو قشتي أو لآقري جهنم أباريزي طبعا بريزان 4 بيشي نیوەڕۆ 4 أو تأكيدا بلام أوي دوای نیوەڕۆ دوانيان مؤكده دوانيان غير مؤكده بلام خيركي زور زورة أو 4 بيشي نیوەڕۆ زانایان هەندێکیان نایەوە ناوە سەڵاتی زەوال لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە لەبەرکەنە لەناو خەڵکا قسە زۆرە لەسەر سەڵاتی زەوال نوێژی زەوال مامۆستا نوێژی زەوال چییە مامۆستا نوێژی زەوال چییە نوێژی زەوال ئەوەیە کە پێغەمبەری خوا 4 ڕکاتی پێشی نوێژی نیمەڕۆی کردووە دوای ئەوەی کە بانگیدا 4 ڕکاتی نوێژی نیمەڕۆی کردووە يعني دوای ئەوەی کە زەوال بوو زەوال يعني ئەوەی خۆر لە ناوڕاستی ئاسمان لادا کە خۆر لە ناوڕاستی ئاسمان لایدا نوێژی نیمەڕۆ ئەبێ کە ئێستا حالیەن وأزانم 11:48 دقة نوێژی نیمەڕۆ ئەبێ بەڵام ئەگۆڕێتە جاری وهەیە ئەڕاتە سەرەوە جاری وهەیە دێتە خوار و ئەبە و شێوازە پێغەمبەری خوا ئەفەرمێ هەر کەسێ 4 ڕکات لە دوای زەوال بکە یعنی لە دوای بانگەکە کە لای خۆمان بانگەدرێت ئەفەرمێ إنها ساعة أو ساعاتك تفتح فيها أبواب السماء ساعاتك يعني أو كاتة يعني ساعتك ما بس ساعات نییە ما بس ساعتك كاتك ئەفەرمێ دەرگای ئاسمانەکان ئەکرێنەوە سبحان الله دەرگای ئاسمانەکان ئەکرێنەوە يعني بو أويك الدعاء وربي عمل وربي كاتيكي زور في الوزا وأحب في غمر أفرمي أن يسعد لي فيها عمل صالح شو ركاتي كردو فرميتي أو كاتي لك حزأكم درجاء أسمان أكلتوا حزأكم لو كات عملك صالح برس كما هو لا يفايفر وردك جاهند العلماء أفرمن زورينيان يعني علماء جمهور علماء يعني كاتي وثمان جمهور يعني زوربي زانايان أفرمن شو ركاتك كيشيني مرة يا أما أو شو ركات مؤكدة بەڵام لە مەذهبی ئیمامی شافعیە علەمای شافعیەکان فەرموویانە جگە لەو 4 چواری ترە ئەوە تۆزێ قورسە يعني ئەگەر بەو معنایە لێکی دەیتەوە تۆزێ قورسە بەڵام زۆرینەی زانایان ئەڵێن ئەوە 4 ڕکاتە سونەتەکەی بەر لە نوێژی نیمەڕۆیە جا ئەمە لەبەر بکەن و هەوڵ بدەن لە دەستی خۆتانی مەدەن زۆر گرنگە داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە یارمەتیمان بدە وامان پێ بکە کە دامەزراو بین لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی لەسەر بەجێهێنانی فەرزەکان لەسەر کردنی سونەتەکان يا ربي خوايا لو كسانا بين كسور بين لسر اويك الربازي في غمر بقري نبات يا ربي خوايا بو خاتنا وجوانا كان يخوض رحم بمردو كان منك شفاينا خوش كان من بدا احتياجي محتاجه كان من جيبك وملك لمسلمان دواي دعاء خير عليك يا ربي خوايا كان بو اسانكي رحمي ان بيبكي بركه خي تجياني انا ويا رب العالمين يا ربي خوايا بو خاتنا وجوانا كان يخوض كردستان لا والله مصيبه بدور بقري لا تفريقوا دو بركي بدور من بقري يا ربي خوايا لا تفريقوا دو بركي بدور من بقري خوايا بو خاتنا وجوانا كان يخوض هيج ظالمو هيج تاوانبار وهيج خطا كاري هيج دشمن يقزال لك بس أمولاتا يا رب العالمين آمين 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 الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون وشي سكان مسلمان بالرزكان اواني كباسم بوتان كن امس سنه مؤكده كان بلام كاتيك ما بو باسيكم اويش نيجي جمعه لدواي نيجي جمعه 2 ركعات يان اتواني 4 ركعات يا هندي لزانان وتوانا اتواني 6 ركعاتيش نيج سنت بكي يتل مالا لمزقوتا لهرشينكا بوت كريا اتواني بيكي وخيركيشي زوره ئێستا ئەمێنێتە سەر یەک مەسئلەی تر ئایا پێشی نوێژی طبعا بۆ نوێژە غەیر مؤکەدەکانیش ئەویش حەزەکەم بزانن لە دوای نوێژی بەیانی نوێژمان نییە
سنتمان نییە هەر نوێژی بەیانی دوو ڕکاتی هەیە ها لەبەرەوە نوێژی نیمەڕۆ چوار مؤکدەمان هەیە لە بەردەمی لە دواوە دوومان هەیە و ئەم جاغەی مؤکدەش دوو ڕکاتمان هەیە نوێژی عەسر لە بەردەمی لە دوای نوێژ نییە لە بەردەمی ئەتوانی دوو ڕکات بکەی و چوار ڕکاتیش بکەی نوێژی مەغریب دوو ڕکات لە بەردەمی ئەتوانی بکەی نوێژی عیشاش دوو ڕکات لە بەردەمی ئەتوانی بکەی ئەمە ئەو نوێژانن کە مؤکدە و غەیر مؤکدە عرضتانم کرد ئەمێنێتە نوێژی شتێکەیە کە زۆربەی مسلمانان یعنی لە ڕاستیە لێی بێ ئاگان زۆربەی مسلمانان لێی بێ ئاگان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حەز دەکەم ئەم حەدیثەتان عرض بکەم من زۆربەی مزگەوتەکان ئەبینم ئەم حەدیثە جێبەجێ ناکەن ئەم حەدیثە جێبەجێ ناکەن پێغەمبەری خوا ئەفەرمێ گوێ بگرن ئەفەرمێ لا يغتسل رجل يوم الجمعة هەر کەسێک لە ماڵ کاتێ خۆی ئەشوا بۆ ڕۆژی جمعە ويتطهر ما استطاع من طهر ئیتر بەجوانی خۆی پاکەکاتەوە ويدهن من دهنه ئەگەر ڕۆنت هەیە لە ماڵا و شتێکە بیدەی لەسەر و ڕیشت بیدەی لەسەر و ڕیشت ئەو يمس من طيب بيته یان ئەگەر ڕۆنت نەبوو عەترێک بۆنێکی خۆشت هەبوو کە مسلمانان ئیزعاج نەکە بیدە لە خۆت ثم يخرج ئەمجا دەرچێت و بێت بۆ نوێژی جمعە فلا يفرق بين اثنين خۆی نەکاتە بینی دوو کەسە بەڵکو هەوڵ بدا مسابقە بکات لەو شوێنە چۆڵانەی کە لەناو مزگەوتایە بڕاتە شوێنێکی چۆڵ جێگایەک چۆڵ بمدانشێ بەسەر خەڵکا باز نەدا بەسەر خەڵکا باز نەدات ئەمجا ئەفەرمێ ثم يصلي گوێ بگرن ثم يصلي ما كتب له ئەمجا نوێژ سنەت بکا دوو ڕکات شەنیێ بۆی بکرێت دوو ڕکات چوار شەش هەشت دە دوانزە ئەوەندەی خوا یارمەتیت بدات دان کە تۆ ئەگەر توانی قورئان بخوێنی قورئان بخوێنە دوعا بکە بەڵام لە هەر هەمووی گەورەتر سنەتی نوێژی سنەتە لە دەستی خۆتانی دەرمەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ بیکەن سەحابەی پێغەمبەری خوا هەیان بۆ چواری کردووە بە درێژی هەیان بۆ هەشتی کردووە هەیان بۆ دوانزەی کردووە چی بۆت ئەکرێت بەر لە ئەوەی ئیمام ئەچێتە سەر مینبەر بێژە سەلام عەلەیکم حتا ئەو کاتە تو بۆت هەیە ئەو نوێژە بکەیت ئەمە پێی ئەوترێ نافیلەی ڕۆژی جمعە و زۆریش پیرۆزە بەڵام زۆرێک لە مسلمانان بێبەشن لێ هەر کەسێ ئەوە بکات کە ئیسا باسمان کرد پێغەمبەری خوا ئەفەرمێ إلا غفر له ما بينه وبين الجمعة الأخرى إلا خوای تعالی لێی خۆشە بێ گوناحەکانی نێوانی ئەم جمعە و جمعەکەی تر خوای تعالی هەمووی پاکەکاتەوە ئیتر خۆ حەق نییە ئەم سنەتە بە جوانی و بەگەرمی بگری زۆرێک لە مسلمانان ئەم سنەتە ناکەن بەداخەوە زۆرێک لە مسلمانان خۆیانیان بێبەش کردو لەم سنەتە پیرۆزە هیوادارم ئینشاءالله لە منتان بیست بێ و هەوڵ بدەن ئینشاءالله ئەو سنەتە لە دەستی خۆتان دەرمەکەن بەڵام کە ئیمام چووە سەر مینبەر وتی ئەسسەلامو عەلەیکم ئیتر ئەو کاتە وەکو سەحابەکانی پێغەمبەر کردویانە یەکسەر دائەنشی و بێدەنگەوی گوێ لە بانگەگری وەڵامی بانگەکە ئەدەیتەوە و کە وتارەکە دەستی پێکرد ئیتر گوێ لە وتاری جمعە ئەگری ئابە و شێوەیە ڕێباز و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم